لە دەرگای ماڵی کۆسرەد محەممەدمدا ئەویش وەک هەر هاوڵاتێکی دیکەی ئەم نیشتیمانە کێشەی کارەبای پرۆژەی ڕووناچی هەیە وەک خۆی دەیڵێ بەهۆی دروستبوونی دوو کێشە بڕی 1,159,000 دینارم زیاد بۆ هاتۆتەوە. بڕی 630,000 دینار لە پارەی کارەبایی پێش پرۆژەی ڕووناچی لەسەری زیاد نووسراوە و بڕی 529,000 دیناریشی لە پرۆژەی ڕووناکی بە ماوەی تەنیا 7 ڕۆژ بۆ هاتۆتەوە. کێشەیان پێش پرۆژە ڕووناچیە یەشیان ئی پرۆژە ڕووناچێت کێشەی پێش پرۆژە ڕووناچی ئەمن 1,154,500 دینار قەردار بم. ئێستا ئەو ڕقەمە زیادی کردیە بوویتە 1,784,000 ڕوبعک، یعنی 630,000 ئیزافی هاتە سەرێ. ئەوی دیکەشیان 571 کیلۆواتم سەرف کردیە بەهاکەی بە ماوەی 7 ڕۆژ 529,500 دینار هاتۆتەوە. بۆ بەدواداچوونی کێشەکەی کۆسرەت سەردانی بەڕێوەبەرایەتی فرۆشتنی وزە و بەشی فرۆشتن و کارەبای هەولێری کرد. لە دوای هەفتەیەک هاتوچۆ بەڵام لە کۆتاییدا بەبێت چارەسەری ڕێگەی ماڵەوەی گرتە بەر. ئەوە سڵانەیان دامێ و گوتیان کەشف دێتن ئیدی کەشف هات کە هات کەشفات ئەو سعاتی ئەوەی قاتعەکەی لە بۆ فەعز کردم و لەسەری نووسیەوە ئەو نووسینەی لەسەر کردەوە گوتی ببەوە کن مدیری بردمەوە کن مدیری تەمەشای کرد و گوتەوە گوتی تۆ سعاتت هیچ کێشەی نییە خلاص بڕۆ. ئێگوتم چێوە بڕۆم گوتم ئەم پارە ئیزافیە هاتیە لە پای چاتیە گوتی ناتەوە بڕۆ. ئێگوتماخە نابی کو دەبی بخۆت ئەو عاجزە شت بە من نووسیە وەتگوتیە گوتی بڕۆ ئەو ڕقەمە دەدەمێ ژمارە 1992 پەیوەندی بەوەی بکە. وڵا پەیوەندیم پێوە کرد ئیدی هەریگەر ئەمیش قسەم لەگە کرد تقریبان دەوری چارەگەچی ئەو معلوماتم هەموودایە یعنی گوتم لە چێن دەرێ وەسلەکان هەموو دەینیم دێم گوتی نامێ ئەمن تەلەفۆن دەکەمەوە لۆت خەرەبوو دەکەمەوە ئینشاڵڵا ئەوە دەکەمەوە هەتا ئێستا تەلەفۆنیان لێنەکە جوابیشیان نەدامەوە. بەپێی پسوولەکان بێت کۆسرەت لە مانجی 3 ئەمساڵدا 810 کیلۆوات کارەبای سرف کردووە و تەنیا 74,000 دیناری بۆ هاتۆتەوە. بەڵام لە مانجی دوودا کەمتر کارەبای سرف کردووە کە 579 کیلۆواتە کەچی 529,000 دیناری بۆ هاتۆتەوە. ئەمەش لە کاتێکدایە بە دوواداچوونی بۆ کێشەکەی کردووە و هیچ کەسێک لەلایەنی پەیوەندیدار نەبووتە فریاد ڕەز بۆ چارەسەرکردنی کێشەکەی. کارەبای پرۆژەی ڕووناکی سەرباری گرانی نرخەکەی کێشە و گرفتی زۆری بۆ خەڵک دروست کردووە و لە چارەسەرکردنیشیدا سست و کەمتەرخەمن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.